وەختتان وەخێر خەڵک ئومیدوارم لە هەر کوێ هەن ساق و سەلامەت بن. ئەو ڕۆدیبێتێکمانەوێ لەسەر کورتە قسەهایەک کە گویا مەلا بەختیار لە شوێنێکە ئەیکات و ئەو شوێنە دەبێت جێگەیەک بێت کە کەسێکی یا نەقاش یا ڕەسام ئەم ئاغایانە بان کردگە و ئەویش تیا قسە ئەکات و کورتەیەک لە دەنگەکەیان بڕیگە و دایان نیاگە. ئەمڕۆ لەلایەنە دەیان کەس من ئەم کورتە ویدیۆمە بوو هاتووە گویا بە نۆعێک نەزەرە ئێمەیان گەرەکە. سەبەبە هۆی ئەم دیبەیتە ئەمەسە کە هەروە کە ئەزانین علومە ئینسانی لە دنیای غەربە دەرئەنجامە ئەم ئەندێشە هاتە دەرەوە کە بۆ پێشبینیکردنە ڕەوەندە سەعادەت، خۆشبەختی یا نەحامەت ئەبێت هەڵسوکەوتە کۆمەڵایەتیە خەڵکی بفامید و ئینسانەکان بفامی تا بزانی بەرەو کوێ ئەڕوات و ئەمانە شتێک نییەن کە بەدەست قەدەر و هەروە لە پڕێک و سەر هەڵ بدەن یا ئەمرێکی چارە نووسی بێت و خوددا داینیابێ کەوا بێت و تۆ نەتوانی لە مەشیەتە ئەلئیلاهیا بڕۆیتە دەرۆ. مادیکردنەوەی مێژوویش هەر ئەمەسە، یعنی تۆ بێ ئەو شتەی کە ئەبێتە سەبەب و هۆی ئاڵ و گۆڕی کۆمەلگاکان لە ناوە مناسبات و هەڵسوکەوتە مادیە ئینسانەکانێک لە ژیانێکی بەردەوامی مێژوویە بە شوێنیا بگەڕێی تا فەهمی بکەی، تا لێی تێبگەی و تا بتوانی بەرەو قۆناغ گەلە ئەمیقتر قوڵتر و ورتر بگەیت تا بتوانیت بەرنامەیەکی منسەجمتر داهاتوویەکی ڕوونتر بۆ خۆت دابنی. ئەگەر واسە ئەو جار اتفاقێگە کەفێ لەم دەورانە مۆدێرنە و لەم جۆرە دروستکردنە دەسەڵاتە ئەرباب بەسەر مێگەلا کە ناویان نیاگە ئستەیت یا دەوڵەت ملەت کە تەرجمەی غەڵەتە نیشن ستەیتە، جا اتفاقێگە کەفێ ئێمە بە وفور ئەمە لە کوردەوارە ئەوێنین. فەرق ناکات و خەڵکە کوێبی، خەڵکە سنەی، خەڵکە کرماشانی، خەڵکە ئەسفەهانی، خەڵکە هەولێری یا خەڵکە سلێمانیت، فەرق ناکە. تۆ خەریکی بەزەقی دیاردەیەگەوێنی. ئەو دیاردەیە چییە؟ جا من ئێستا گزارشی ئەەکەم لەسەر قسەهایی کەوا لە سەرزار خەڵکە و تۆ ڕۆژانە لە دووکان و لە تاکسی و لە سەفینانەوایی و لە کۆڕ و کۆمەڵەکانە ئەیبیسی. مەسەڵەن لە حەلیمە کوردستانە خەڵکیان وا فێر کردگە میدیاکان، ئێژن میتمانەمان بە کەس نەماوە کاکە ئەم حیزبانە کەسیان لە پشتە یەکێتی ئینگلیزیە، پارتی ئەمریکایی ئیسرائیلیە. ئیرادەی ئەوانی لە پشتانە بێ هیچ ئاڵ و گۆڕێ نابێت کاکە، ئاڵترناتیڤ نییە. ئەو قسانت کرا دەکەن. با تۆ ئەوێنی بۆ بەسیترین شتێکیش کە اتفاقەکەوێ لە کۆمەلگا ئەمانە دای ئەگرنە قەیە حکوومەتەکەیان بەناو حکوومەتارێم. ئەم دیاردە خەتەرەکەی وا لەکوێ؟ ئەمە کامە دیاردەی خەتەرناکەوە خەڵک ناڕازیە و تووڕەس و ئەعسابی وردە، بەڵام حەچێکیش ناکە چون پێی وایە حەچێکی پێ ناکرێت. ئەمە پێژن چوونە ناو خوراافەی سیاسی. ئەمە خەڵکێکە کە چووگەسە ناوە خوراافەی سیاسی
و ئەم خەڵکە باوەڕمەند نییە کە بەخۆی و بە چۆنیەتیە گۆڕینە ئەم جۆرە ژیانە قێزەونەی کواتیایە ئەتوانێ چارەنووسێکی تر بۆ خۆی دروستکە. ئەو باوەڕمەند بەوە نییە کە خۆی ئەتوانێ ئەم کارە بکە. لەذا لە حەوزەی سیاسیە تووشە خورافە ئەوێ. ئەمە حاکمیەت خۆی پەرەی پێئەدا تا تۆ تووشە ئەمە بوویت. بۆیە تۆ لە حکوومەتە هەرێمە ئەوێنی ئەو جۆرەی کە کاربەدەستانە حکوومەتە حەلیم خۆیان قسە ئەەکەن خەڵکەکە ئەوەنە ڕادیکاڵ قسە ناکە. سەبارەت بە چی؟ سەبارەت بە گەندەڵی، سەبارەت بە دزی، مەحموود سەنگاوی، ئەشرەف بێشەرەف، ئەکبەر بێشەرەف خۆی لە گشتی زیاتر منتەقدە. ئیتر چه بگا بە مەسرور مەسعود مسەفا وما بەقیەن. ئەمانە بۆ ئەم کاراکەن بۆ خاتری ئەوەی تو تووشە خورافەی سیاسی بکەن. لە خورافەی سیاسیا چه اتفاقێکەکەوێ هیچ هەڵس و کەوتی سوورەت ناکرێت، چون تۆ ئوسوولەن بزانن لەم سەرزەمینی ئێمە نییە هەرچی شتە هەر لە پاپۆکەکەی وە تۆزێکی ئەگرنە دەست، هەرچی ئینسانە نالایقە، هەرچی ئینسانە ئاستنزمە، هەرچی ئینسانە ئایکیو لە خوارە، بەڵام لە کناریە مامۆستای ماستاوکردن و خۆخونجاندن و بێدایک و باوکی و ڕووداریە بە ناوی ئەکادمیسیەن و ڕۆژنامەنگار و ڕووناکبیر و ئەحمەق و چەلەحانیکرە ناوەم تەلەڤیزیۆنانە خەریکە بۆم خەڵکە قسەکە. دەرەنجامە قسەکانیشیان چییە؟ بەحسە علمەکەن و علم و زانست و تۆ زمانێک بە تاریخ ئێژی علم کە بتوانی مناسباتە مەدیە ناو تاریخ بخوێنی تۆ. یعنی بێژی کۆمەڵگایەک بە کامە هەڵس و کەوتۆ بەرەو کامە مەسیر ئەڕوا، بەرەو تەعالی و هەستانەوە ئەڕوا یا بەرەو هەزیز و داڕمان ئەڕوا. ئەمە ئیوا لە حکوومەتە هەرێمە اتفاقەکەوێت و تەکە هەر کەسێکا قسەەکە ئێژێ خەڵک متمانەی بە کەس نەماوە. بەڕاستی زۆر زەحمەتە. من پێشتێ لەگەڵ کەسانێکا کە ارتباتم لەگەڵاگرن تماشا ئەەکەم قسەکەم وانە ناوە خەوف و ڕووجا، چمانی تەڵەبکارن لێت. تۆ گەرەکتە ئەو سەعادەتمەندکە ئەو چمانی تەڵەبکارە لە دوور و خۆی گرتگە، ئەمە بەچە زرنگە گەرەکی بزانێ لوقمەیە دەسی ئەکەفێ. جارانیش کە ڕووی دەسە فڵانە جێگە هەر گەرەکی وگە لوقمەیە دەسی بکەفێ، نە ئەوەی کە مەردم وێت. ئەو لە مردم فاصلەی گرکە بزانێ مەجالە خۆفرۆشتن پەیا ئەکادیانە. هەر بۆیە واجبە تۆبێ بزانی مەلا بەختیار کێ ئەنوێنێت. هەرم خەڵکەیژێ مەلا بەختیار تڕۆیە و حەچ نییە و دەسەڵاتی نێوە دەسۆ و حەچێکی پێ ناکرێت و بەڵام ئەمیانە هەناردگە کە ئێژێ مەلا بەختیار وتی حکوومەتە هەرێم فەشەری هاوردگە. بەم تایتڵە هەناردگیانە بۆ من دەنگە مەلا بەختیار لێدەم تەمام ئەم دیبەیتانەی کە ئێمە ڕوو بە حەلیم ئەیکەین و ما بەقیە خەڵکە کوردەوار ئەیکەین سرفەن بۆ خاتری ئەوەسە ئەم خەڵکە دەست لە خۆرافەی سیاسی هەڵگرێ. بزانن دەوڵەتی یەهودە ئانوسیە ئێرانی 85 ملیۆن ئینسانی کردگە بە کۆیلە، ڕۆژ بە ڕۆژ تەحقیریان ئەکا، ئەیان هاڕێت، بێدەسەڵاتیان ئەکا، بێ هەمە چیزیان ئەکا. ئەم خەڵکە کەوتنە جەفەنگیات، ئەم خەڵکەوانە خورافە. مەسەلەن ماکارۆنیان بۆ بەرزۆ ئەکەن و ئێژن گران بووگە. ئەم خەڵکە گشتی حەز ئەکا بەم پرتە و بۆڵەیە ماکارۆنیە. ئاوا کەف و کوڵە گیانی دا ئەمرکەیت و تێمە سەرە ئەم بەشە، تێمە سەرە ئەم بەشە. وەلێ با پێشووتر قسەکانە مەلا بەختیار لێبین. کورتە، قسەکانی کورتە. دابزانین مەلا بەختیار چی ئێژێ؟ مەلا بەختیار هەدەفی لەم قسانە چییە؟ ئەمە ئەوەسەوا خەڵکەکە بەرداشتی لێەکە یانە شتێکی ترە؟
ترس بابا ناڵێنێ وە گەندەڵن بەڵام تو شەرەفتانەوەش لەوە شەرمەزاریتر هەیە هەڵەبجە نێهێش بەشداری مناسبەکە بکەن گەیمان نێنێش بەشداری مناسبە بکەن لە چەمچمان بەردەبارانیان کردن ئەو ڕۆژە لە کۆی شووتیان قبوڵ ناکەین هیچ کەسێک لە حکوومەت بێت بەشداری یادی ئەنفالمان قەڵاتزێشتیان نێش بە هیچ شێوەیەک لە قەسفی قەڵاتزێ بەشداری بکات منەوە ناڵم وەڵام لەمە زیاتر شەرمەزاری هەیە یعنی ئەم حکوومەتە بێ بەخۆیان بچێتەوە یعنی ئەمە باشترین جوانترین بە ئازاترین ناوچەکانی ملەتی ئێمەن کە ئەمە قبوڵ ناکەن ئەم حکوومەتە بێت بەشداریان لەگەڵا بکە یعنی هەزار کەس ماستایان بۆ بکە بەقەت کەسوکاری یەک شەید یەک ئەنفال کە ڕەخنەی هەبێت لەسەر ئەم حکوومەتە کاریگەری نییە لەسەر ڕای گشتی لەسەر ڕای گشتی ئەمە یەک دوام من بحکمیەوەی کە لە دەسەڵاتی سیاسی بوو و باشی شاگەداری دەسەڵاتی حکومڕانی هەموو هەم سەش هەم بووم و هەم من بە کاک عوسمان و جەناب و هەموو ئەم مەجلسە و قسەکەیشم ێزان داخڵەکرێ هەموو ئەوانەوەڵام لەوە زیاتر چاوەڕێ مەکەن ئەم حکوومەتە شتی داهێنان و گەورە بکە بۆ ئەنفال و بۆ جیناباران و بۆ ناوچە بۆ کۆتایی هاتەوە ڕاستی ئەم عەقڵە کە حکومڕانی ئێمەکاوە ئەم خطابە خطابی سیاسی حکومڕانی ئێمەیە خطابێکە لەناو بازدەیەکە لەو بازدەی نایەتە دەرەوەی تر من پێم وایە کەسانی وەکو ئێوە بە تایبەتی کاکە دکتۆر کە ئەم جۆرە کارە جوانانەی کردووەوە من خۆم سەرسام بووم بەوەی کە لەو گەلەریانە و لەو شوێنانە ئەمە جوانانەی تەقدیم کردووە و ستایش کراوە لەسەرەوە لەلایەن کێ و ستایش کراوە لەلایەن پرۆفیسۆرەکەیەوە لەلایەن خاوەن باشترین گەلەری لە بریتانیا لە لەندەن ستایش کراوە ئەمە زۆر جێگەیشانە زیاد من ئەڵێم نە بە حکوومەت نە بەم حیزبانە ئەو بنینە قوڵە کە گەیشتۆتە سەر مۆخ کە گەیشتۆتە سەر ئێسقان گەیشتۆتە سەر ویژدان ئەو بنینە قوڵانە تازە بە دەسەڵاتی سیاسی بە دەسەڵاتی حیزبی سارێژ نابێت بەڕێی من هونەرمەندەکانمان وشەرەکانمان داهێنەرەکانمان یعنی ئیتر لە حکوومەت زیاتر خەمی ئەمە بخۆن و کاری هونەری خۆیان بکەن لە شانۆگەریە بیکەن لە تابلۆیە بیکەن لە سینەمایە بیکەن نووسەرەکانمان لە شەعر و لە چیرۆک و لە ڕۆمانەوانە بیکەن یعنی بەڕاستی نەوەی لەمە دووە ئەو نەوەیە نییە چاوەڕێم کە دەسەڵات چی پێ ئەڵێ چۆنی پەروەردەیەکە ئەو نەوەیەیە کە داهێنەرەکان چۆنی پەروەردەیەکە دەمودووە بەڕێی من لەمە یعنی ئەمە خاڵی وەرچەخانە لە مێژووی پەروەردەی ئێمە. خۆ بیستتان مەلا بەختیار چی وت؟ مەلا بەختیار وتی حکوومەتە هەرێم پێشیان نایژین گەندەڵن و بەڵام ڕووینە هەڵەبجە دەریان کردن و ڕووینە چەمچەماڵ دەریان کردن و ڕووینە کەلار دەریان کردن و ئیتر بەڕاستی جێگەی شەرمەزاریە و هەزاران نەفەر مەتحمان کە ئەوەنەی زەمی بنەماڵەی شەهیدێک نییە و حکوومەت لە بازنەیەکا گیری خواردووە و ئیبداعاتی ئیتر نییە بۆتان و تەواو بوو پەیکاری و ئەمە ئیتر ئەرکە سەرشانە هونەرمەندان و کەسانە خەلاقن کە جامعە ئەبنە بەڕێوە کە ئەم زامە مردمە ساڕێژکە خەڵکەمەی بۆ من هەناردگە نووساگێسی حکوومەت توانی حکوومەت ئەڕۆخی و توانی نەماکە نەخێرم قسانی مەلا بەختیارە وا نایژی ئەم قسانی مەلا بەختیارە وا ئێژێ کە من وتم بندی وارانە و ڕبعە موچە و پیرەژنانە و پێشمەرگەی ئەیلول و پێشمەرگەی دێرین و پێشمەرگەی دەرەتوالت و پێشمەرگەی سەرە چیا و پێشمەرگەی بنە قوشبن ئیتر مەعاشی نادەنی وردە وردە نایدەنی ئەمە ئیماژەکانی لەکوێوە تێلەوەی کە نەفتیشیان تەحویلدا ئەم نەفت تەحویلدانە نەک ئەوەی کە لە ڕۆژە ئەوەڵ و لە ئیرادەی دەوڵەتی عێراقی نەبوو کە ئەمانە نەفتیان ئەفرۆشت لە ئیرادەی ئەربابەکانیان نەبوو ئێوە پێتان وابوو لە زرنگی ئەمانەسە نە ئەوەی کە پێتان وابوو ئەمە لە قارەمانێکی و شۆڕشگێڕیە مەردەمە نا ئەمە بەرنامە بوو بزانن ئەو بەشە لە کوردەوارە داگیرکریاک لە ژێرە دەسە کۆرپۆریشنە یەهودە عێراقی کریا بە نمونە ما بەقیەی بەشە قەومە ئیتنیکیەکانە کورد کاولکە بۆیە ئەم کاولکاریە بە تۆمارکردنە شکست
پەرەپێدانە فەسادە ئەخلاقی لە بینبردنە ئینسانە سیاسی و فاسدکردنە مەفهومە قەومیە کوردیش و خەون و ڕۆیاکانە مەفهومە قەومی و کورد ئەچووە بەرەو. ئەمە بەچی ممکن بوو؟ بە پوڵ ممکن بوو. بزانن ئەم بەرادەرانی خەڵکی کوردەواری داگیرکریا گەلای کۆرپۆریشنە عێراقیە دوای ماوەیە خۆیان کەوتنە ناو داوەکە، بالئەخەرە یەی سەفتە دولارێک هات، مغۆیان لێ بەرز بوو ئەیانوە گران ماڵە خۆمانە ئێمە شۆڕشمان کردگە. ئەوە بۆ کوردەکانی پارچەکانی تر ناوێرن شۆڕشکەن، بۆ تا ئیستە لادیەکیان بۆ خۆیان ئازاد نەکردووە، ئێمە فرە قارەمان بووین کە شۆڕشمان کردووە. ئەیان کرد بە تانەیاندا لە دیاربەکریە، ئەیان کرد بە تانە ئەیاندا لە قامشلوویە، ئەیان کرد بە تانەیاندا لە سنەیە. بۆ چون ئەو خەریک و 6 مەعاشی ئەگرت، بۆ خاتری ئەمەی کە خۆیشی خۆی بەلای خۆی و مهم کات و وجدانی خۆی ساڕشکایی و من پیای زۆر گەورەیەک وگم. میکرۆفۆن نزیکی هەر کەسێ ئەکریاوە ئەیود من شەهیدم داگە و من شۆڕشگیر بووگم و کەسیش نەی ئەزانی ئەی 700,000 جاش خەفیفە کێ بوو؟ ئەلحەمدوللا هیچ کامیان نەوگن، هیچ کامیان نەوگن. ئەوانەی جاش خەفیفە بوون خەڵکی بەنگلادێش بوون، چونۆ خەڵکی هەولێر و سلێمانی و کەلار و چەمچەماڵ و دهۆک و زاخۆ نەبوونا، ئەحیانەن کەرکووک نەبوونا، نا چون خەڵکی ئەوێ گشتی ئەزدەم کوردباز وگە و قارەمان وگە. بۆ چون ئیستە ئەم قەهرەمانیەتیە پووری ئەکرد، موچەیان ئەدا. کابرا خۆی ئەنووسا ئەیود پێشمەرگەی ئەیلولە، ئەمە لەکوێ دەرکەوت؟ تەحلیلەکانە ئێمە لەکوێ ڕاستیەکەی دەرکەوت؟ ئەم ماوەی پێشوە لە منتەقەی سەیسایەقا جەماعەتە پارتی کۆبوون و حقوق معاشیان پێ نەیەدان. ئەم پرتەوبۆڵەیە کردو ئەو ناڕەحەتووەی و ئەمە وەزع نییە و ئەو نێوێرا بە حکوومەتە هەرێم قسە بکا و ئەیگرت بە قەی سلێمانیە. لە پڕێکادانێکی وتی کورەکاکە ئەگەر ئەمانە پێشمەرگەیش نەبووگن خۆ پێشمەرگە چووگە سەماڵیان، خۆنانێکی سفرەکانی خواردگە، خۆ بەتانێکی داگە بە خۆیانە. ئێستا دەرکەوت و دەریش ئەکەفێ هیچ کام نەممەردمەی بەناوە پێشمەرگەیە دێرین کە ئیستە پوڵە تەقاعودی ئەگرێ خۆی خستکە سۆ پاڵایە مەخەوەرمان هەستکاورا لە جوان ڕۆ لە کرماشان کەوت کە سۆ پاڵا خەریکە پوڵەم پارتی و یەکێتی ئەگرێ، یعنی ئەو مەعاشێکە ئەمانە بڕیگیانە سۆ تەبیعەتەن خۆشی حەڵاڵی ئەکا، خۆشی ئێژە من فرە قەهرەمان وگم و من فرە کوردباز بووگم و ئەمە حەق خوامە کە بیگرم. ئەمە تەوەهۆمێکی تر، ئەمە وەهمە و حاکمیەت ئەم وەهمەی داگە و تۆ ئەم وەهمتە قبول کردگە. ئیستە مەلا بەختیار ئێژێ ئەمە تەواو حکوومەت ئیبداعی نەماگەیتر بۆ قەرەبووکردنەوە و ئەنفالانە و پیرەژنانە و معاشە باوکە شەهید و دایکە شەهید و ئیتر نەما. خۆ دیتان نەفتەکەیشماندا تەحویلە بەغایش ئێژێ خواوەکچڵی فلسێکتان پێ نادەم. دەی ئیستە ئێوە لە ناوە خوڕافاتە سیاسیە چی ئەکەن؟ هیچ. جامعە قەتیسێ ئەنوارێ ڕۆژ لە دوای ڕۆژ قەپەکاتوە خۆیە و هیچێکی پێ ناکرێ. ئیستا ئاغای مەلا بەختیار ئەم ئەرکەیداوە کێ؟ لە ئەوڵۆ ئێوە پێتان وا بوو دای لە حکوومەت و خوا هەڵی ناگرێ و دڵمان دامرکیاوە. ئەم خوا هەڵی ناگرێ تێمە سەری لێ و دوامانە کارە کێن. ڕۆژانەی مردمە کە تێتە سەر زمانیان و بەحسی ئەکەن. بزانن من دیسانەوە ئەڕۆمە سەرم مێژوو، ئەوەڵەن مێژوویەک کە تۆ نەتوانی ڕەوەندێ لە تەعقیبی سەعادەت و سەروەریە ئینسانی تێیا نەوێنیت کە لە شێوەیە داڕشتنە مناسباتە نێوانە ئینسانەکانە بەرقەراربێ مێژوو نییە. مەسەڵەن هەر ئەحمەقێ هەڵ ئەگەڕێتەوە
ئێژێ ئێران مێژووی هەز من جملە هگل ئینسانە پەدەر سوختەیەکی کڵاوبەردارە مێژووی ئێران مێژووی تەعقیب ڕەعیەتیە مێژووی سەروەری نییە مێژووی تەعقیب سەعادەت نییە یعنی ئەم جامعەی ئێرانە جامعەیەکی شکست خواردگی لە دوای یەک شکست خواردگی تەجاوز پێکریاگی ڕەعیەتی کوڕە ڕەعیەتە کە یەک فەرمان ڕەوا بەسەری و ئازادە و ما بەقیە کۆیلەی بندەسە ئەمە تەجاوزیان پێەکا و تەجاوزیان پێەکا و تەعەدایان پێەکا و تەعەدایان پێەکا دەی ئەمە بە تەعریفە علمیە تاریخ نییە ئەگەر تۆ گەرەکتە گۆڕانکاریەکی بنیادین دروستکەی ئێشێ هەڵس و کەوتە نێوانە مردم جامعە و مؤسساتێک لە ئرتباتە لەگەڵە ئەم مردمە بیخوێنیتۆ وە بیناسی ئێمە بۆ هەرچیەک ئەخوێنین و دروست لە ئاو دەردێ چون ئێمە معتەقدین ئەمەی کە ئەم کۆمەڵگانە ئەو ئاتۆڕێوە بەر ئەساسە منتقێ و ئەقڵێ ئەیواتۆڕێوە منتقی هەستۆ ئەی خوێنی تۆ ئەم منتقە ئەخوێنی تۆ بۆیە ئەوەی تۆ ئێژیتی دروست لە ئاو دەرتێ ئەوەی خەڵکی ئێژیتی ڕەمماڵی کردنە نوشتە و سەرکتی و خوێندنە خورافەس هەچێکی تر نییە بزانن کاورا جاش خەفیفەوگە هیچ کارەوگە کاورا هیچ دەرکێک و دەریافتێکی لە مێژووی ڕابردووی باوکو خۆی نەوگە ئیمڕۆ ئەزانێت شەهید بوون خانەوادەی شەهید بوون پێشمەرگە بوون پوڵ ئەکا خۆی ئەلیکێنێ پێیوە نەختیۆ ئەکاتۆ هاواریش ئەکا بە تەعەسسوب و قسە بە شەهیدەکانمان مەکە بۆ چون ئەم شەهیدە نانی واتیا بووی چون ئەم حیزبە نانی واتیا بووی متوجهون ئەمە وەهمە حاڵە ئەمانە خاس ئەکات ئیستا گەرەکیە خۆ بنوێنێ لە حقارەتا بەسەر سنەیەکا بەسەر کرماشانیەکە ئێژی تو خەباتن نەکردگە خۆ من خەباتم کردگە من فرە قارەمان وگم خۆ تۆ هەر قارەمان نەوگی بۆ خاترێەوەی ئەوە پاڵبات و بیخوات لەم وەهمە ئەم ئینسانە کۆیلانە وەهمیان گەرەکە ئەنا بێوەهم ناتوانێ ژیان کات ئیمکانی نییە بۆیە دین وەهمە ئیدئۆلۆژی وەهمە شعر وەهمە ئەمانە وەهمن ئینسان بێ ئەم وەهمانە ناتوانێت زیندگیکە بۆ چون شرایطە عینیەکەی لە دنیای ئەمڕۆبوویان دروست کردگە ئەو ناتوانێت تێیا خۆ لە وەجهێکی گەورە ببینێ لە عهدەی بەرنایە لەذا ئەم ئینسانە ناتوانێ خۆی بە تەنهایی خۆی تعریف کاتۆ بە واستەوە خۆی تعریفەکاتۆ یا بە واستەی دین یا بە واستەی دەوڵەت بۆیە دین کۆڵەکەی دەوڵەتە بۆیە لە 300 ساڵە ڕابردوو کە هاتن سەرزەمینە ئێمەیان گرت ڕەوایەتە دینیان بە تەکیە و خانەقا هاوردە سەرزەمینە ئێمە بۆ چون تۆ وەختێ خەڵکێک دەستەمۆ خەڵکێ ئەەکەی بە کۆیلە ئەم خەڵکە ئیمکانە محقق بوون خۆی پەیدا ناکا لە سەعادەتا لە شکووە لە سەروەریە و ڕۆژ بە ڕۆژ ئەحاڕێت ئەم ئیمکانە ئەهەنێرێتە جێگەیەکی تر ئەی هەنێرێتە ئاسمانگ
يعني بجورك ام انسانه نوعك شورشي رزيلاني دا بلوساوانه اكاد لبروي ببينتو اي هنالتك شوية ملكوت اسمان استا خو ناکری تۆ خەڵکی تەعەدای پێ ئەەکەی و تەجاوزی پێ ئەەکەی ناڵەی بەرزۆ نەوێتەوە ناڵەی بەرزۆ ئەوێتەوە وەسە تۆ کابرای ئەشکەنجەکەی بێژی حەق نیەت وەڵا بناڵی بەدەست ئەشکەنجەوە ئەم دەسەڵاتە کۆمپانیانەی کۆمپانیهای ئوروپایی بەژێر ناوە ستەیت کە هاتن ئەمانە پێویستیان هەز لە مێگەلێ کە ئەیکەنە کۆیلەی خۆیان شەرعیەت وەربگرن ئەم شەرعیەتە دین پێیانەدا لە وەهلەیەکە لێو دوا ساختارگە لە حقوقی قانونیەک پێیان ئەدا کە لە نۆرمە فەرهەنگیەکە کە ئەیدەن بخوردە ئەم مردمە بەردەوام ئەوێ کاکە چۆن ئینسانێ لەژێر کۆیلەیەتی ئامێنێتەوە با بتانوەمۆ سەر زوانەکە من بارها لە دیبەیتەکانە ئەمە 6 ساڵەیشمیان کابرا هەرێژەیە خوا هەڵی ناگری دەسی بێ دەسەڵاتمان دەی چی بکەین و براڕۆ و لێمان قۆمیاگە و وای و برسیمانە و زاڵم زۆردارە و بەش زاڵم زەواڵی بۆ بگا و ئەو حەواڵەی خوام کرد و ئەمە قسەی کێس ئەمە قسەی دینیە تەکایە و خانەقاس فێرە مردمیان کردەکە ئەمە چیەکە ئەمە نایەڵێ مردم لە وەزعیەتە مەوجودە خۆی دەربچێت هەڵەگەڕێت و ئێژێ ئەوە خوا پێداگە خوا کەژان ئەوێنێ بەفریانە خاتە سەر حتمان خوا لایق دیەس ئەمە یعنی تۆ بەرامبەر بە ئەرباب هیچۆخ ناوی قیامکەی خوا پێداگە دێخۆ ناکرێ نێڵی ئەم مردمە ناڵە بکا و شیوەن بکە ناوێت ئیشی بێڵی ئەم مردمە بناڵێنێ ئەم ناڵە لە شێوەی چیەکە لە شێوەی قسانەی من کردمەیکە دوعا ئەکا و خێرات ئەکا و دەخیل ئەوە سێ و قوروانی ئەکا هەر ئەمە تێرێتە حەوزەی سیاسی وەختی دەوڵەتەکە متەمەرکزترەوێت تێرێتی حەوزەی سیاسی چی بکەین و حکوومەتە حەلیم زاڵمە و عەلی خامنەی زاڵمە و ئەمان گریت و ئەمان خاتە زندان و ئەمان کوژێت و بخوا و ئەترسم و نازانم و کێ دەستی دەوڵەت پێ پێچێنێت و ئەمانە دنیان وا لە پشتا و کەس چاریان ناکا و بەش خوا لە بنیان بێری ئەمە قسەی کێس ئەمە قسەیەکەوە حاکمیەت فێراکە خۆی فێراکە بۆ تا تۆ تووشە خوراافە هەروە کە لەوێ تووشە وەهمە دینی بووی لەگرا تووشە وەهمە سیاسیەوی ئەو وەهمە دینیە نەوێت تۆ ناتوانیت گیانکەی ئەو وەهمە دینیە شۆڕشی تۆس لە بەرامبەرە کەسافەتێکا کە وایەتیە تۆ شۆڕشە کردگە بەڵام بەشێ لە خۆتە ئینتقال داگەسە جێگەیەکی تر کامە بەشە سەعادەتە سەروەریە شکۆدارە گەورەکە تۆ لەم دنیا تەجاوزە پێ ئەەکەن تەعەدا پێ ئەەکەن کۆیلەی تەحقیرکردیانی فکرەکەی دوو ڕکات نوێش بکەی بیکوتی تۆ زەویە یەکسەرە جێگەت ئەڕواتە لای خاسان خوا و ئەنبیا و ئەڕۆیتە لای خوداوەند لە بەهەشتا نەخوای ئەوەی تێ هەڵدریاگوێ لەم دنیا لەو دنیاش تێ هەڵدریاگە تۆ چۆن فکرەکەی لەگرا تۆ تێ هەڵدان بخۆی و تەجاوزە پێ بکەن و دەمە داخیت و وەهزار کزۆڵی و درۆزنی و حاڕیاگی نوێژێ بکەی ئەڕۆیتە لای دەسە پێغەمبەری ئیسلام دانیشی لای ئیسا مەسیح دانیشی ئەڕۆیتە کنارە هەمنشینیە خوا بۆ وا فکرەکەی لەذا تۆ ئەم بەشە لە خۆتە ئینتقاڵە دەی کوردوانە و گەها من لەو دوا لە بەشە خوێندنەوەی جیهانە کوردیە کە دوای مانیفێستەکە ئەگەر مەجبور بووم و عمرێ باقی بوو چۆنیەتیە دەسەڵاتە کوردان ئەهۆنمەوە وانە بووگە پس ئەم اتفاقەت و ئەوێنی ئەکەفێ
ئینسان بەشێکی لە خۆی انتقاڵەداتە جێگەیەکی تر. کامە بەشە شکۆکە، بەشە سەروەریەکە، بەشە سەعادەتەکە، بەشە گەورەیەکە دەرتێرێ لە خۆی. ئەمە وەکو چییە؟ وەکو ئینسان گەلێکە لە ژێرت دەسەت دەوڵات. 300 ساڵە پێش تەکیەوخانەکان هاوردە سەرزەمینە ئێمە بردە وردەوایان کرد بە مردمە ئێمە لێو دووە. ئاسمانەکان کردە زەمین. وتیان بێ ئەوەی هەسە داینێ. تووڕەی دانێ، دەسەڵات دانێ، مالکیەت دانێ، گەورەی دانێ، هەرچی شتە داینێ. بێ بوەرە ئێرانی، عێراقی، تورکی وە سووری. ئیستا سەعادەتت، سەروەریت، گەورەیت، ئەمنیەتت، شۆهرەتت، خۆشیت، دنیات دەوڵەتت داتێ. دیسانەوە ئەم ئینسانە بەشە گەورەکەی خۆی کە بەشە ئینسانیەکەیسی دایە دەوڵەت. وەکو ئەوانەی حەلیم، وەکو ئەوانەی لای سنە و کرماشان و تورکی چوزانم ئەم کۆرپۆرەیشنە داگیر کریاگە، ئەمانە ئینتقاڵیان دا دەوڵەت. بۆیە کاورا فکرەکە من کارم نییە، وەڵام ئاکارۆنی گرانە. عەلی خامنەی ئێستا ئەڕۆخێ زەنگە دەی بۆ خەڵکی خەڵک فرە وەزیان خراوە، وەزعەکە فرەخراوە. فرەخراوە چییە؟ ئەتەقیتۆ لە برسیانە، ئەتەقیتۆ تێ قەپەگری چیەکەی وەزعەکە خراوە. ئەمە هەمان کەلامە دینیە ها، خوا هەڵی ناگرێ و چی بکەین و بەش زاڵم زەواری بۆ بگا و ئەڵڵا نەگاتە ئێوارە و دوو کاوەڕ لە ڕێخوا و مەولی و پێغەمبەر و بکوتێتە عەرزە. ئەمە هەمان قسەس، ئەمیشە هەرەمەسە، خورافی سیاسیە. کێ فێرە ئەکا خودە حاکمیەت؟ کێ تێما کارۆنی بۆ بەرزەکات و حاکمیەت؟ کێ باسی ئەکا جامعەی مەدەنی؟ کێ تۆ تەحریکەکا کەویتە شوێنی خۆیان؟ ئەنا حاکمیەت هیچێک نییە، نە زۆری هەست، نە قودرەتی هەست، نەوە هێزەی هەست کە تۆ فکرەکەی. تۆ هەڵەگەڕێی تۆ ئێژی مەسعود بارزانی ئامریکاوا لە پشتیان. ئامریکا نۆکەرە مەسعود بارزانی نییە، مەسعود مسەفا نۆکەرە ئامریکاس. سوحا ڕۆڵەیە شەقۆشێن بدۆزێتۆ لەسەر ڕەش بێرێتی خوارد 4 شەقی تێڵدا ئامریکا تێ قاچەکەی ماچەکە لە بەرەوەیەکی ئەما مەعامەڵەکە. ئامریکا خاکەکەی گەرەکە و مردمەکەی گەرەکە. مەسعود مسەفای بۆ چییە؟ ڕۆڵەیە تر پێیابوێ، مردمێ پێیابوێ، ئێرادەیە لە خۆی دەرخا چیەکە بابا ئامریکا پەلامارەم خەڵکەدا. تۆ چۆن ئەم دنیاتە خوێندگەسەوە؟ لەزا ئەوەی لە حەلێما خەریکە جێبەجێ ئەوێت وەهمە لە دەس ئەفیون، لە جنسە ئەفیون. تۆ ئەزانی ئەم جیهانە ئیستە مەواد مخدر تیا بێداد ئەکا. بۆ چون هیچ کەسێ ناتوانێ هەڵگرە حەقیقەتە ژیانە کۆیلەیە خۆی بێ. لە حەقیقەتە ژیانە کۆیلەیە خۆی دەرەچێ. ئەم حکوومەتانە عامدانە سەرە ئەم مەواد فرۆشیانە شل کردگە لە ئوروپا وەرد و دەرس مەوادە کێشێ. ورد و دەرس وا لە هەپەروتە. خب ئەگەر تا ئایستە تێگەین، ئاخێزە کوردەوارە سەربەخۆ ئەم دیبەیتانە بۆ ئەکا. ئاخێزە کوردەوارە سەربەخۆ خەریکە چێژێ؟ ئاخێزە کوردەوارە سەربەخۆ ئێژێ ئەمە تەقدیرە ئیلاهی و مەشیەتە ئیلاهی نییە کاکە. هەر لەم تاریخە وتیان خوێنە المعتەسەم بالله بڕژێنیت، لەم تاریخە جەعلە یەهود نووسیاگە درۆزنانە ئێژێ خوێنە المعتەسەم بالله بڕژێنی قاتی و قڕی تێ دنیا قاتی و قڕی دایەگری. هولاکۆخانە مغول گرتی پێچایە ناون نەوەگ و ئەوەنە پێلەقیان لێدا تا مرد و حیج اتفاقێ نەکەوت. لوئیە 16همیان گر وتیان نەکەن باوکە گیان سەرە جێنشینە خوا بووڕن دنیا ئەوێتۆ بوومە لەرزە. سەرە جێنشینە خوایان بڕی حیج اتفاقێ نەکەفت. دنیایش نەوە بوومە لەرزە و بەهار ڕۆژێت و حەجێنەوە. وەهم بوو. ئەمەی تۆ خەریکی تیا هەڵئەسی و دائەنیشی مناسباتە. ئەها دار و دەسەی مەریوان هەڵەبجەی ئەم بۆ ئیسلام ئەکوتێت،
ئەو دیفاع لە ئیسلامەکە وەکو مەڵا هەڵۆ و مەڵا مەسهەر و مەڵا عەنتەر و مەڵا وڵاخ ئەمانە کێن؟ ئەمانە هەردووکیان دینین. کاریان چییە؟ خزاندنە خەڵکی ئەوادیە وەحمە. گەرەکتە بەی لە دین بە لە مکانیزمەکانە دین، بە لە مکانیزمەکانە دین، بە لە تەکیە، بە لە خانەقا، بە لە مزگەوت، بە لە ئەوقاف. ئەو جار ئەوەی بۆ خەڵکی ئەمێنێت و حاڵەتە ڕۆحی و ڕەوانیە کەس کە خۆی پێدا ئەمرکێنێتەوە. ئیتر ئەمانەی کە ئەم خەڵکەیانە بەمە گرتگە نایەڵین قیام بکات لە بەینەچێ. ئاغا گیان گەرەکتە حاڵە خاص بوێ ئەم خەڵکە حەز بەخۆ قوربانی بوونەکە چون فکرەکە قسەکانی فرە برەوی هەستێتە بەرەم تلویزیۆن و ڕاستی پارەم نییە و پول نییە و با بناڵێنم تۆزێ. چرا؟ چون فکر ئەکا ئەم جۆرە ناڵینە حاڵی خاسەکە. ئیجازە پێدریاگە بێت ئەم قسانە بکە. وەلی ئەم قسانە چی دروست ئەکا؟ ئەم قسانە مانەوە لە جێی خۆت و گەنین دروست ئەکا. تۆ معتەقد نیت کە ئەم کۆمەڵگا ئێمە مانان دروستمان کردگە. تۆ معتەقدی دەسێ لە پشتە پەردەوە هات کە ئەم کۆمەڵگا خەریکە ئیدارەکە. دە ئاخێزە کوردەوارە سەربەخۆیەکی وانیە. وانیە ئێوە خۆتان ئیدەیەکی کەم لە مردمانە ئێمە دەنگتان بەرزە هوهوتان کردگە مردمە ئێمەتان گرتگە. وانیە ئەم فەسادە ئێوە عاملینی، ئێوەیش حیچێنیەن. بەڕاحەتی بە دوو شەق تێنە خوار و بەڕاحەتی ئێمە سەروەری خۆمانەگرینە دەستمان. ئەم جامعە مناسبات مادیەکەی وای پێەکە. ئەو کابرا وا ئەو سروەتە وا سروەتە گشتی و مەشیە لە ڕێگەیەکی ترا خەرج بکریایە و خەساریاندا تا هاتن ئینسانێکی درۆزنی متەوەهمی منفعەت تەڵەبی بێکارەی مردم فاسد کون دروستکەن پێی لە خۆی نەپرسی تۆم پوڵەوە من بۆ ئەدەی. شەش موچە بە من تۆ فکرەکەی فرە زرنگوی چون شانسە هاورگە لە لادەیەکە لای ئەواوەی لێ لە دایک بووی. فرە شانسە هاورگە بەسنە و خواهڵی ناگرێ لەگەرە دایک بووم ئیستە خەریکم 500,000 موچە ئەگرم. نامە زرنگیە تۆ نەو ئیشێ لە خۆتت بپرسیە قەرار و چێ لێ بسێنن. ئەمەی پێتی ئەدەن لە بەرامبەرەکەیە چێ لێ ئەسێنن. ئەمە خەریکە و وا ئێژیت بازیەکە و واسە. مەلا بەختیار بازیەکەی ئەمەسە ئەوە هات پێتانی وت دانیشن و مەجوڵێن و ڕووداری مەکەن و لاو خواهڵی ناگرێت و ئیتر قەرەبوو تەواو بوو ئیبتکارات تەواو بوو بمڕۆ تابلۆی نەقاشی کێشن. مەلا بەختیار بڕوا تابلۆی نەقاشی بکێشی چی بێژێت؟ ئێوە گەورەترین شاعرەکەتان مەگەر شێرکۆبیەکەسە تێ هەڵدریاگە لە خۆ تێ هەڵدریاگتر نەو. دەی بێجگە لە مەرسیە و لە چەپەڵەمە شتێکی تری بوو، بێجگە لە ناڵەکردنە بە دەرگای خوا شتێکی تریشی بووی. هەمان وەزعیەتە کۆیلەیەتیە کە وەحمت دین تۆ تێاتێڵێتەوە. داخم پێڵاوەکانە خوا چەنێ گەورە بیت و داخم و ئەوە دنیا بەسەر و چاومانەوە هاتە ئەگرا و ئەو چا بۆ هەر نەخوریا و ئەو میلی رادیۆ بۆ هەر بانە دریا و بانە دریا و تۆ بەمە ئێژی چی؟ یعنی مردمێکە مۆردە تەجاوز جنایەت بنبڕی قەراری گرکە لەلایەنە ئێوە ئێشێ دەرسێکی بە ئێوە بدایە ئەم مێژووە هیچ وەخت تکرار نەوایەتەوە و لە چەپەڵەمەکردن و گۆرانی وتن و باە و بە تەنیا جێ مەهێڵە و ئەم سەوزریان ئەم شێلێ و پێ لە قەمپیا ئەکێشێ و بەمانە حەلەوێ کۆچە کوردان وا بەکاروان تێ لە ڕێی شارانە وانێ. فرەفرە باوکەی گیان فرەفرە مهمن ئەمانە. وا یا ئەمە شەرایەتە مادیەکە کە مردمێ خەریکە نابوو دەکا و ئەم مردمە بە گۆڕینە ئەم شەرایەتە مادیە ئینان و ئەختیارە خۆی ئەگرێتە دەسی. هێزە ئیجتیماعیە خۆی ئەداتە دەرۆ و کۆمەڵایەتیە خۆی. کامیان کامە هونەرمەند لەم سەرزەمینە تێ ئەم کارانە بکات؟
گەشتی پیرەژنە دۆ ڕژیاگ و دوعاکەر و نوشتە نووس و مەرسیە خوێن و چەمەری گێڕە جا لەم فەزاوە کۆیلەیەتی باوە گشتی حەزەکا بە کوڕوزانەوە تا بێتە شکڵی یەکتری و بەڕاستی تەماتە گران بووە بە 1000 دینار وەی باسی ساردی مەکە بووە بە 6000 دینار خوا لەسەر شاییدەوە مانگێکە گۆشتم نەخواردۆ تۆ خەوەرە نییە مریشک من هەر نەمدیوە بەچاو برا ڕۆوەی چیمان لێ خۆمیا کوورە دانیشە کاول ئەمە کارە خۆتانە ئەوە بۆ فێرناون لەسەر وەریا ئەم قسانە تکرارکەن و بۆ ناژین تەحملمان پێ ناکرێمە کەی لیاقەتی ئینسانە ئێوە خۆتان حاکمیەت فێرتانەکە ئێمە خۆمان حاکمیەت فێرمانەکە ئەم قسانە بکەین خۆ بە قوربانی بزانین و ناڵە بکەین و قوروانی بین و سەر بۆڕین لەبەر پێیان و تا هەڵمان خاسەوێ وەکو ئەم سواڵانەی ئەیکەن لە بەردەمە ئومەم المتحیدە و مافە مرۆڤ خۆتان ڕوتەکەن و ئێعداممان مەکەن خۆ دوو قوربانی دوو کاوڕیترمان بۆتان هاورگە بۆ بەشەریەتەکەتان سەریەوەڕین لەبەر پێتان توخوا خوایە بەشک و جوامان بیت و ئومەم المتحیدەی جرتتان بۆ لێدا ئومەم المتحیدە ئەما زانی وەسە چی دادەی لچ سوورۆ کەرەمین و ژوب لە پێی بەرە یونسکۆ کاورای ئەنتەرە بۆڵنگۆوە دەسم مکەبرە بەدەست وا عەکسە فڵانە کەسە ئیعدامی ئەوەی لەوێ هەڵەو ئەخەیتۆ ئەمە وەسە کاورایە وا کاوڕێگە کاتە نەزرە خوا و مەولوی پێغەمبەر و ئەولقارە گەیلانی و بەشکم و هەڵم خاز بوویە سەرەتانی گرتگە قوروانی یەکە تویش هاتگی لەبەر پێی خوا نەبینریاگەکەی حقوق بەشەرە هەرچی ڕۆژەوە دوو نەفەرمان قوروانی کردگە و بەشک و بیڕەوێنی تۆ هەواکە بڕەوێنی تۆ وەکۆ مردمەی وافکە یەکرد کوسوف و خوسوف کارە خواسیشە کاوڕی بۆ سەر بۆڕێ ئەمە ڕەوابەتە خورافیە وا مردمێک لە تەوەهم و وەهما تێڵێتۆ ئەمە ڕەوابەتە کۆیلەیەتیەکە کە قەرارە دەرونیەوە بکرێتەوە ناڕزایەتی بە تەنهایی هەوێنە هیچ قیامێک نییە دەرکە شەرایەتە مەدیەک کە ئەتوانێت ئەم کۆیلەیەتیە دروستکات قیام زەروری ئەکات و ڕاپەڕین عەمەڵیەکە ئاغاگیان هێزە مەدیە کە ئەم مناسباتە ئەشکێنێت ئەوەی ئاخێزە کوردەوارە سەربەخۆ ئەکا فەرهەنگە کۆیلەیەتیە کە ئێوە لە ڕێگەی حاکمیەتۆ فێری بووگن و تکراری ئەکەنەوە لە بینی ئەوات وەهمەکانتان ئەشکێنێت نایەڵێت تۆ لەم وەهما بمێنێتۆ خۆت فرەوە محتەرەم بزانیت چون وەهمە تۆ کە بڵاوت داگە بە ناو مردمێکا کە نایزانێت سەرنجامی نابودیە ئەم مردمەی وا لە پێشا و بەری گرتگە بەم مردمە کە لە حەد کەرامەت و شەخسیەتە گەورەی ئینسانی خۆیان پێشکەوێت تەعقیبە ئارزووەکانی بکات و وەکو ئینسانێکی سەروەری مخەیەر خۆ بنوێنێت حکوومەتە هەرێمە کوردستان هیچ وەخت حکوومەت نەوگە هیچ دەسەڵاتێکی نییە و سەورێک و دووف و ئەڕۆخێت و ئاخێزیانە ئەم سەرزەمینە ئەی ڕۆخێنن ئەو زەمانە گوزەشت ئێمە نەبووین ئەو زەمانە گوزەشت و هەر کەس توانین لەم سەرزەمینە کاولکاری کرد هەمووتانمان کۆ کردەوە کۆتانەکەینەوە و حتا لە بین بردنە ماهیەت و هۆڤیەتە ئەربابە گەورەتان خەڵکە ئەم سەرزەمینە لە پێدانانیشێت ئێمە ئەم شەرایطە خاص ئەناسین لەسەر ئەرزە و واقع بازیتان تەکا ئەکەین لەسەر مناسباتە مادی بازیتان تەکا ئەکەین نایوەینۆ قنا ئاسمانگا مەلەکوتە ئاسمانگا
مستەقیمەن دەزوایە خەینتەکتانە. پەسەم دیبەیتە ئاخێزە کوردەوارە سەربەخۆ و دیبەیتەکانە ترکە ئیکات لەگەڵ خورافەی سیاسیا دەرەکەفێت. و نایەڵێ تۆ ئەم خورافەی سیاسیە پەرە پێ بدەی، نایەڵێ تۆ لە نامحتەرەمیا بمێنەی، تۆ هەروە زۆر ئێشێ محتەرەم ویت. ئەمە حکایەت و داستانێکە کە ئێمە وادارە بە ئەم دیبەیتانە ئەکا و ئەوانەی کە دەرک و دەریافتێکیان نە لە مبارزە هەست، نە لە شەڕ هەست، نە لە چۆنیەتی ڕووبەڕووبوونەوە تەکە، دەسەڵاتێکی زەعیفی بێڕیشەی بێبونیان و بە واقەواقەوە بە تکنیک ئەم خەڵکەی گرتگە. لەم ڕۆژانە کە مانیفێستەکەی ئاخێز یعنی ئاخێزنامەی کوردان، کەڵامە ئاخێزنامەی کوردان هاتە دەرەوە، ئەو جار لە تەفسیرەکانیە ئەوێنن کە ئەم شۆڕژە چۆنە و چۆن ئەم نظامە نگریسە سوڵتە هەڵەچنێتەوە. لایەوە خۆش